بەڵێ من بۆم گەشتا میوانداری بەرپرسێکی بزوتنەوەی گۆڕانم کردو ئەویش بەڕێز شوناس شێرکۆ ئەندامی ژووری پەیوەندی دیبلۆماسیەکانی بزوتنەوەی گۆڕان بۆی کە قسە و باسی زیاتر بکەین لەسەر بابەتی یەکریزی و وەروەها ناکۆکیەکانی نێوان هێز و لایەنە سیاسیەکان و کاریگەرەکانی لەسەر هەرێمی کوردستان و بابەتی یەکریزی تایبەت بە دەرەوەی هەرێمی کوردستان کە کاتێک کە وڵاتان دێنە هەرێمی کوردستان چەند گرنگە لایەنەکان یەکریز بن بۆ ئەوەی کە ئەو وڵاتانەشی کە دێنە هەرێمی کوردستان ببینن کە هەرێمی کوردستان هێز و لایەنە سیاسیەکانی یەکدەنگ و واناکۆکیەکانیان وەلا ناوە. کاک شونازەم کاتت باش سپاس بۆم دەرفەتە. بە سەرەتا بپرسین بۆ پێی کە جەنابەت بە ئەندامی ژووری پەیوەندی دیبلۆماسیەکانی بزوتنەوەی گۆڕانی بێگومان وەفدی وڵاتان زۆر دێنە لای هێز و لایەنە سیاسیەکان بێگومان کە دێنە لای بزوتنەوەی گۆڕانیش کاتێک کە دێنە لای ئێوە چۆن باسی هەرێمی کوردستان دەکرێت بە تایبەت ئەگەر بێت و هێز و لایەنە سیاسیەکان ناکۆکیەکانیان وەلا بنێن و هەروەها دەست لە ناو دەست بۆ پاراستنی قەواری سیاسی هەرێمی کوردستان کار بکەن. بەڵێم کاتی بەڕێزیشت و بینەرانی کەی 24 باش ئەوەی ڕاستی بێت ئێمە لە چەند ساڵی ڕابردووە ئەتوانم بڵێم ئەو نوێنەرایەتیانەی کە لە هەرێمی کوردستانی عێراقا هەن و ئەوانەی لە بەغاش هەن ئاستی گفتوگۆکانیان لە ناو هێزە سیاسیەکانەوە بەشێکیشی گواستوەوە تەنانەت بۆ یعلام بە ئاشکرا لەسەر ماڵپەڕی ڕۆژنامەکان لەسەر وێبسایتەکان لەسەر تەلەڤیزۆنەکان بە هەموو هێز و لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستانی عێراقیان وتووە کە ئەم بارودۆخی هەرێمی کوردستانی عێراق بارودۆخێکی ناسکە ئەگەر بە حەزەرەوە هەموو هێز و لایەنە سیاسیەکان هەڵسوکەوتی لەگەڵانەکەن ئەگەری لە دەستدانی نزیکە ئەمە لە کەسێکی ئاساییەوە نهاتووە ئەمە لە جنین بلاسخادەوە هاتووە کە نوێنەری سکرتێری گشتی تایبەتی نەتەوە یەکگرتوەکانە بۆ عێراق و مهمەیەکی قورسی هەیە لە عێراقا بۆیە هەموو هێز و لایەنە سیاسیەکانی عێراق بە تایبەتی ژە و سێلایەنەی سەرەکی کە بەشدارن لە حکوومەتی هەرێمی کوردستان پاتی و یەکێتی و گۆڕان بە ئاشکرا و لە ژوورە داخراوەکانیشە ئاگاداریان کردوونەتەوە کە ئەم بارودۆخە پێویستە هەرچی زووترە لە ناو خۆتانە بە گفتوگۆ چارەسەریکەن ڕێڕەوی حکومڕانی ئەگەر لە دەست دەرچێت بەڕاستی بە ئاسانی ناتوانێت بخێتەوە سەرپێی خۆی بۆیە ضرورە کە ئەم یەکگرتووی لە ناو کوردستانی عێراقا هەیە بپارێزرێت پەیوەندیەکانمان لەگەڵ بەغایە چارەسەرکەین شەفافێ زیاترکەین یەخستنەوەی هێزی پێشمەرگە و هێزەکانی ئاسایش و ئەوانە مەرحەلەیەکی زیاتر بچێتە پێشەوە بەداخەوە کۆمەڵگەی نێودەوڵەتی هەست بەواکە کە ئێسلام و کاتێک زیاتر هێزەکان پەرت و بڵاوترن و ئەمەش بمانەوە نەمانەیە ڕاستەوە خۆ کاریگەری لەسەر بارودۆخی ژیانی خەڵک و گوزەرانی خەڵکیش لە هەرێمی کوردستانی عێراقاکە و هەروەها ئەمەش بە شێوەیەک لە شێوەکان بەرژەوەندی ئەو وڵاتانەش لە منتقەیە ئەخاتە ژێر پرسیارەوە شێوازی مانەوەیان و چۆنێتی مانەوەیان ئەخاتە ژێر پرسیارەوە. ڕۆلی کۆمەڵگەی نێودەوڵەتی لەم نێوەندەدا چۆنە ئەوان دەتوانن کە هێز و لایەنە سیاسیەکان کۆبکەنەوە و ناکۆکیەکانیان چارەسەرکردن یاخود نەخێر هێز و لایەنە سیاسی کوردیەکان پێویستیان بە نێوەندگیری وڵاتانی دەرەوە نییە بەڵکو ئەوە خۆیانن کە هەبێ کێشەکانیان چارەسەرکرد. وڵا ئەو وڵاتانە مەفروض نییە بەداخەوە ینی وا لە ڕابردوو شایمە و تەجروبەیەمانەیە کە لە دوای شەڕی ناوخۆ ئەمریکا بووە هۆکاری ئەوەی کە ماڵی کوردی یەک بخرێتەوە بەڵام تەمەناکەم بارودۆخەکە نەگاتەوە ئاڕاست نەگاتەوە ڕادەی کە کۆمەڵگەی نێودەوڵەتی ببێ بە بەشێک لە چارەسەر کێشەکانی بە تایبەتی کێشەکانی نێوان یەکێتی و پارتی ئەوەنە کێشەیەکی گەورە نییە کە تایە بگاتە ئاستێکی واکە بارودۆخی کوردستان بترازێنێ و لە هەمان کاتا کۆمەڵگەی نێودەوڵەتی بێن تەداخولی ئەمە بکەن تەمەناکەین ئێمە لەناو خۆمان بتوانین هێز و لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان بتوانین لەسەر مێزی گفتوگۆ دانیشین و کێشەکان چارەسەرکەین چونکە دوجار بەداخەوە یانی ئەو کێشەکان کێشەی بچووکن کێشەی گەورەنین و بە تایبەتیش بەشێک لە کێشەکانی کە لە بینی یەکێتی و پارتیا هەیە بە تایبەت کێشەی دەسەڵاتە یعنی کێشەی سراحی سیاسی و ئەمنی و اقتصادیە بەدەر لەوەی کە کێشەی کۆمەڵانی خەڵکی کوردستان. باش بزوتنەوەی گۆڕان لە حکوومەت بەشدارە هاوبەشی سەرەکی یەکێتی و پارتیە ڕۆڵی گۆڕان چییە لەم نێوەندەدا گۆڕان چی کردووە بۆ ئەوەی کە یەکێتی و پارتی لێک نزیک بکاتەوە سەردانی یەکێتی بکە سەردانی پارتی بکە لە ماوەی ڕابردوودا چەند سەردانێک هەبوو ئێمە پرۆژەیەکمان هەبوو لە چەند مانگی ڕابردووە سەردانی هەموو هێز و لایەنە سیاسیەکانمان کرد بەدەر لە یەکێتی و پارتی ویسمان کۆمیتەیەکی هاوشێوەی هەموو هێزە سیاسەکان بەدەر لە یەکێتی و پارتی دروستکەین ئەم کۆمیتەیە بڕۆن سەردانی هەم یەکێتی و هەم پارتیکەن و بۆ ئەوەی کۆتایی بە گرژیەکان بێنین بەڵام بەداخەوە ئەم گرژیانی دواتری پەیوەندیەکانی یەکێتی و پارتی کە بەو شێوازە بوو بۆ ئەوەی کە
ئەو هەوڵ و دەست پێشخەری بزوتنەوەی گۆڕانیش بە پێی پێویست ئیش نەکات، بەڵام بە دڵنیاییەوە لە داهاتووشە ئێمە ئەمانەیەوە هەنگاوانە چڕترکەینەوە کە هەموو هێز و لایەنە سیاسیەکان بەدەر لە یەکێتی و پارتی بەجیا لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستانی شاکۆبینەوە کە شیدی زووترە تا ڕۆژێک ئەم کێشانە زووتر چارەسەر بکرێت، ئەوە بە دڵنیاییەوە بە قازانجی خەڵکی کوردستان ڕخنەیە کە لە هێزەکانی دەروێکێتی پارتیە ژیری ئەوەیە کە فشار ناکەن لە کاتی دروستبوونی دۆخێکی ئاوەها بۆ ئەوەی ئەو دوو هێزە لێک نزیک بنەوە. زوتنەوەی گۆڕان فشاری کردووە لە ماوەی ڕابردووە بە نیازە فشاریش بکاگەر دۆخەکەەوە بەردەوام بێت. خۆی بەداخەوە لە ڕابردووە تەجروبەیەکمانەیە چ کاتێ یەکێتی و پارتی بەیەک و یەکگرتوو بوو بێتن ئەو کاتە زەختیان خستۆتە سەر هێزەکانی دەرەوە یا بە شێوەیەک لە شێوەکان ئەو هێزانی دەرەوە یەکێتی و پارتی فەرامۆش کراون. ئێمە دوجار یەکگرتووی و یەکبوونی خەڵکی کوردستان و هێز و لایەنە سیاسیەکانمانەوێ، ئێمە بوون بە بەشێک لە فشار هەم لەسەر یەکێتی نیشتیمانی کوردستان و هەم بەشێک لەسەر فشاریش لەسەر پارتی دیموکراتی کوردستان. بە دڵنیاییەوە ئێمە وەکو بزوتنەوەی گۆڕان هێزێکی کوردستانی دوجار ئەگەر هەر گەشتێک لە هەرێمی کوردستانی عێراقا ڕووبا بە دڵنیاییەوە دژی کۆمەڵانی خەڵکی کوردستان و ئەو مەساڵحە هاوبەشەیەکە خەڵکی هەرێمی کوردستان لە منتقەیانە بە پێی حەجمی خۆمان و توانای خۆمان بە دڵنیاییەوە هەم تیمەکەمان لە کابینە وەزارەتەکە هەم وەکو بزوتنەوەی گۆڕانیش ئەو هەوڵانەمان. پرسیارم زۆر بە کورتی زانیاری دەیە کە شاندی پارتی سەردانی بزوتنەوەی گۆڕان دەکات. وڵا تا ئێستا بەڕسمی ئەوەی کە من ئاگادار بم پێیان ڕانەگەیاندوین، بەڵام ئەوەی کە لە یعلامەوە ئێمە ئاگادارین بڕیارە سەردانی لەو شێوەیە بکرێ و ئێمە دەست پێشخەری سەردانی پارتی و هەر هێزێکی لایەنی سیاسەکانی کە بێ بۆ لای بزوتنەوەی گۆڕان. دەستخۆش بۆ بەڕێز شوناس شێرکۆ ئەندامی ژووری پەیوەندی دیپلۆماسیەکانی بزوتنەوەی گۆڕان کە لەگەڵمان بوویت.